ساڵتان لەبێت و ئەم کاتتان باش لە شاری سلێمانی پێشانگای نێودەوڵەتی تاسڵجە بەڕێوە دەچێت لە پێشانگەکەدا زیاتر لە 100 کۆمپانیا بەشداریان کردو و تایدا تازەترین بەرهەمەکانی خۆیان بە هاوڵاتیان دەناسێنین لەگەڵمان بن بزانین خاوەن ئەو کۆمپانیایانە ئامانجان چیە لە ناساندنی بەرهەمەکانیان لەگەڵمان بن. جۆرە پێشەنگایانە گرنگی تایبەتی خۆی هەیە بۆی کەوا بتوانێت پەیوەندی بازرگانەکانی نێوان هەرێمی کوردستان و وڵاتانی دەرەوە بە یەکەوە بەستێتەوە کە ئەو کۆمپانیانەی دەرەکیانە کە بەشداریان کردو لێرە لەم پێشەنگایە بە هەلێک ئەزاندرێتەوە لەگەڵیاندا بنیشێندرێ و بتواندرێ لەگەڵیانە تەنسیقێک بکرێ و پرۆتۆکۆلە لەگەڵیانە واژوو کرێ لە ئاخیرا بۆی بتواندرێ بە یەکەوە کاری هاوبەش بکەن. ئەو کۆمپانیانی کە بەشداریان کرد تا چەندە کۆمپانیای ناوخۆیی و یان ئیدەرەوەن. زۆر لە کۆمپانیەکانی ناوخۆش بەشداریان کردو لە کۆمپانیەکانی دەرەکیش باشداریان کردووە بە شێوەیە هەمویان کە توانن بە یەکەوە تەنسیق بکەن. گرنگە بۆ ناساندنی بەرهەمە ناوخۆیەکان بە کۆمپانیەکانی دەرەوە ئەمە شتێکی زۆر گرنگە کە بەرهەمی خۆماڵی خۆشمان هەندێک بەشداری کردو بۆی بناسێندرێ بۆ کۆمپانیا بیانیانە کە ئێمە توانین بەرهەمی خۆماڵی خۆشمان بەرهەم بهێنین و لە هەمان کاتدا ئێمە توانین بە یەکەوە کار بکەین. بە خۆشحاڵیەوە ئەم کارگەیە لە شاری سلێمانی ئەتوانێت بەرهەمەکانی بنێرێ بۆ سەرجەم شارەکانی عێراق و هەروەها بۆ دەرەوەی عێراقیش بۆ هەر یەک لە وڵاتەکانی سووریا و لوبناان و هەروەها تورکیاش بەرهەمەکانی دەنێرێت. بەرهەمەکانمان بریتە لە چەورکەری ئۆتۆمبیل ئیتر هەریەکە لە ڕۆنەگرێتەوە هایدرۆلیکە گرێتەوە سیوەی لەگرێتەوە گریسە گرێتەوە ئەو بەرهەمانی کە لە پیشەسازی ئۆتۆمبیل و چەورکردنی ئۆتۆمبیلا بەکارێنرێ یاخود لە پیشەسازی ئامێرە قورسەکانە بەکارێنرێ. ئەیتا چەندە هەبوونی ئەم جۆرە پێشانگەیانە کە ساڵانە ئەکرێتەوانێ بۆ ناساندنی بەرهەمە ناوخۆیەکان کە کۆمپانیاکە ئێوە کۆمپانیایەکی ناوخۆیە لە ناوخۆیان بەرهەمی هێنن. هەمیشە لە دوو ئاراستەوە گرنگە. ئاراستە یەکەمیان ئەوەیە کە دەستی کاری گەنجان یاخ کە دەستی کار لە ناوخوا زیاد دەکات چکە ئێستا بۆ نمونە کارگەی ئێمە بە سەدان کارمەندی هەیە کارمەندەکانیشی زۆربەی زۆری ناوخۆیین. ئەمە یەکەم دەرفەتیان. دەرفەتی دووەمیشان ئەوەیە کە تۆ بەرهەمەکەت بە نرخێکی هەرزانتر دەست ئەکەوێت بە نرخێک دەست دەکەوێت کە لە باتیەوەی لە دەرەوە کرێی گواستنەوە و کرێی نەقڵ و کرێی کارتۆن و کرێی گومرگی لێبەی لە ناوخۆیە براندەکە یاخودە موادی کە دروستی دەکەیت بە کوالەتەیە کە لە دەرەوە بە هەمان کوالەتی دروست دەکرێت بە نرخێکی گرانترە گابێمە بە نرخێکی هەرزانتر دروست یەکەین و خێنە بازار و خەڵک بە هاوڵاتیش بە نرخێکی هەرزانتر بەدەستیەکە. کۆمپانیا ناوخۆیەکان چۆن هاوکار بن بۆی هاوڵاتیان بەرهەمە ناوخۆیەکان بەکاربێنن نەک ئەوانەی لە دەرەوە بەکار. طبعاان سەبە کۆمپانیا ناوخۆیەکان لە هەر وڵاتێکە سەرمایی ئەو میلەتەن یعنی هۆکارێکن بۆ ئەوەی کە تۆ لە ناوخوا سوودەکە بۆ ناوخودی خۆ دەبێت و لە وڵاتانیش بە ڕێزێکی زۆرە گیرە لە بەرهەمی ناوخۆ زۆربەی وڵاتە پێشکەوتەکان تا بەرهەمی خۆیان هەبێت بەرهەمی تر بەکار نایەنن. زۆر جار ئەمە لە ڕێگەی یاساوە کرێت بە باشخستنە سەر بەرهەمی دەرەوە و پەرەپێدانی کارگەکانی ناوخۆی. لە ئێستادا کارگە ناوخۆیەکان لە توانای ئەوەدان کە بە شێوەیەکی باش پێداویستی ناوخۆ دابین بکەن بۆیە هاوڵاتیانیش پێویستە یاخود ئێمە پێویستە لەسەرمان کە پەشداری پێشەنگای وا و وەروەها لە ڕووی ڕیکلامین و زیاتر هەوڵ بین تاکو بتوانین پێداویستی هاوکارە بن کە هاوڵاتیان زیاتر بەرهەمی ناوخۆی بەکاربێنن. ڕێوە هاوکارە بین یەکەم بە دابینکردنی ئەو پێداویستی کە لە ناو بازاڕە هەیە دووهەمین بە دیاریکردنی سەرێکی نزم کە بتوانێت لەگەر گیرفانی هاوڵاتیانە بگونجێ و بە سەرێکی هەرزان بگاتە دەستیان. بەشداریمان کردو لەم پێشانگایە بۆ ئەوەی هەموو بەشەکانی خۆمان و زانکۆکەمان بناسێنین بە خەڵکی شاری سلێمانی و قوتابیانی سلێمانی پێ ئاشنا بن. ئەیتا چەندە هەبوونی ئەم جۆرە پێشانگایانە کاریگەری هەیە لەسەر ناساندنی زانکۆکەی ئێوە؟ بە تەئکید کاریگەری زۆری هەیە چونکە شوێنەکان هەنێک هەیە دوورین لە یەکەوە بوون نە شارێکەوە بۆ شارێکی تر گرنگە ئەم پێشانگایانە هەبێت بۆ ئەوەی بتوانن هەموو کۆمپانیاکان و زانکۆکان و هەموو خاوەن پرۆژە تایبەتەکان
خۆیان بناسێنن بۆ خەڵکی ئەو ناوچێش. ئێمە هەموو بەشەکان ینی ئەخەینە ڕوو بۆ قوتابیەکانی ئەم ساڵی پۆلی 12 هەروەها زۆر یارمەتی قوتابیەکان درراوە و داشکانی چەکیان بۆ کرا ئەوانەی کە لەم پێشانگایە بەشداری ئەکەن بە تایبەتی بۆ قوتابیانی شاری سلێمانی و هەروەها چەند بەشی زۆر ینی تازە کراوەتەوە ئەم ساڵ لە زانکۆکەمانە و ویستومانە لە ڕێگەی ئەم پێشانگایە بیناسێنین بە قوتابیەکان. وەک بەرهەمیەشەی ئەلکترۆنی ناوماڵ بەشداریمان کردووە لەم پێشەنگایە بۆ بەرەو پێشبردن و زیاتر ناساندنی بەرهەمەکانمان بە مشتریەکانمان. عادەتەن بەرهەمی کارەبایی لە دەرەوە هاوردە دەکرێت و ئەمانێمەش بە شەکل لەوانە بەڵێ بەداخەوە تا ئێستا بەرهەمێکی ناوخۆی ئەلکترۆنی سەرکەوتومان نییە تا بتوانین بە دەروی بناسیین ناچارین ئەوانی دەرەوە بە ناوخۆ ناسێنی. کار چیکە نیمانە بەرهەمی کارەبایی ناوخۆ؟ پشگیریمان نییە، داعمی حکومیمان نییە وەزایدەن سەرمایە گوزارمان نییە تا لەم بوارە پێشکەوتن هەمان. زۆر گرنگان پێشەنگانە چونکە خەڵکی بە تاوی نازانێت ئۆرژیناڵ لە ئەشیای بازاڕی جودا کاتەوە بۆیە دەبێت ئێمە یارمەتیان بین لەو ناسانێ. جەنابتان بە چ کۆمپانیایەک بەشداریتان کردو بە چ بەرهەمێ بەشداریتان کردووە لە پێشانگاکە؟ ئێمە کۆمپانیای سکە سەڵیم بۆ دروستکردنی قەپانی کێشی ئۆتۆمبیل و هەموو جۆرەکانی قەپان. چەندگە ئەم پێشانگانە بە گرنگدانی بۆ ناساندنی بەرهەمەکانیان خود کۆمپانیەکان؟ بێگومان گرنگێکی زۆری هەیە لە بەری بەرکەوتەی ڕاستەخۆمان لەگەڵ ئەو کارگانە ئەبێت کە پێویستیان بە بوارەکەی ئێمە هەیە لەبەر ئەو بەشداریکردنەکەمان بە هەلێکی باشە زانین بۆ ئەوە ئیشەڵە بۆ جۆرەشەوە. ئەیتا چەندە بەرهەمەکانتان ئەناسێنن بە شێوەیەکی جوان بە هاوڵاتیان؟ هەوڵی تاوامان ناوە بۆ ئەوە هەر لەبەر ئەوەی کە کۆمپانیاکەشمان کاری کردو لەسەر ئەوەی 25 ساڵە کارێکین ئێمە لەم بوارە کاری کردو لەسەروی سوود لە بەرهەمە ناوخۆیەکان وەربگرێت بۆ دروستکردنی قەپانەکانمان هەتا و بەشێکە بتوانین و بۆ بەشەکانی تریش کە ئامێرە ئەلکترۆنیەکانە وەکالەتی گەورەترین کۆمپانیا ئەوروپیەکانمان وەرگرتووە بۆ تەواوی عێراق. بێگومان هەچ کەسێکە پێویستی بە قەپان بێت پێویست ناکە لە دەرەوە هەناردەی بکات لەبەرەوە ئێمە ئەو خاڵە گرنگەمان هەیە بۆ کڕیارانمان کەیەنە ئێرە پێم وایە شتێکی سەرنجڕاکێش هەبێت بۆ ئەوان و بتوانین سوودە یەکتری وەربگرین. وەکو سەرەتا ئەم پێشانگایە کاریگەری خۆی هەیە هەم لەسەر سلێمانی بە تایبەتەم بە شێوەیەکی عام لە ڕووی میدیایەوە توانێت کاریگەری لەسەر عێراق دروست بکە بۆ براندەکانی ئێمە براندی بەناوبانگ لە سەراستی جیهان و لە عێراق و کوردستان و سلێمانیش بە تایبەتی کڕیاری تایبەت بە خۆیان هەیە و داواکاریەکی زۆریان لەسرە بە حکومی کۆڵەتیەکی زۆر باشیان هەیە و باشترین ئاسی سەلامەتی پێشکەشەکەن و لە ڕووی تەنانەت چێژی لێخوڕین شۆ توانم بڵێم لە بەرزترین ئاستان. بەرهەمەکانی ئێمە سەرەتا خۆیان جیهانین و زۆر ناسراون بەڵام ئەکیدەم پێشانگایش کاریگەری خۆیە بێ بۆ ناساننی بە کەسانی ناو سلێمانی بە تایبەت و کەسانی دەرەوەش سەردانەکەن بەڵام ئێمە ئامانجمانەوەیە زیاتر بە کەسانی ناو سلێمانی بیناسێنین و ئەو چانسە بە خەڵک ببەخشین کە لە نزیکە ئۆتۆمبیلەکانمان ببینن و زۆری نان بە خۆشحاڵی و تەنانەت دوێنەشی لەگەڵ ئاگرن چونکە ئەمانە ئۆتۆمبیلێکی تایبەتن و بە کەسی تایبەتە و لە مناسبەی تایبەتی شادەرەکەون بۆ ئێمە پێمان خۆش بوو لەم پێشانگایە بەشداریکەین بۆی هەموو کەس شانسێوی هەبێت کە لە نزیکەوە ئەم ئۆتۆمبیلانە ببینێ. بەڵێ لەبەرەوەی ئێمە ئازانین بەکارهێنەری کورد و نەک تەنها کورد بەکارهێنەرەکانی عێراق بە شێوەیەکی عام بڕەپارەیەکی زۆر ئەدەن بە ئۆتۆمبیل لەم ڕۆدا بۆیە پێمان خۆشە و بەباشی دەزانین لە بەرامبەر ئەو ڕەپارەیە ئەوە وەربگرن کە شایەنیانە بۆیە من ئەم ئۆتۆمبیلانە بە شایانی پارەکان نەزانم بە زیادەوە چونکە لە بەرامبەر ئەو بڕێکە پێیە بەخشی زۆر زیاتر لەوەت پێدەبەخشێت چ لە ڕووی سەلامەتی بێت چ لە ڕووی چێژی لێخوڕینەوە بێت چ لە ڕووی کەشخەیی و سارەیەکی فۆڵ سایز SUV کە بۆ عایلەیەکی کامل بەکاردێت.
بەشدارین لە هەفتەهەمین خۆلی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی تایبەت بە بازرگانی و پیشەسازی پرۆژەکانی MJ هۆڵدینگ 5 پرۆژەی ئاسبەرزن لە ئێستادا لە قۆناغی دروستکردندان پرۆژەکانی سولیڤی و مایرکاستی ڕۆڤارستی میڤانۆس تاوەرز و MJ تاوەرز ئەم پرۆژانە دەکەونە سنووری پارکی هەواری شار و خەڵکەوتێکی زۆر تایبەتیانەیە کە دەڕوانن بەسەر شاری سلێمانیدا وەکو باسمان کرد پرۆژەکان لە قۆناغی دروستکردندان بە نیسبەت مایرکاسیتیەوە کە لە کۆتایی ئەم ساڵدا ژیان لە پرۆژەکە دەست پێ دەکات هاوکات کار لە شەقام و ڕێگاوبان دروستکردنی باڵەخانەکان سەوزای پرۆژەکە کاریکی باش چەندە ئەم پێشانگایانە گرنگە بۆ ناساندنی پرۆژەکانی ئێوە بێگومان ئەو کار و چالاکیانی کە ئێمە هەمانە ئەو ئۆفەرە جیاوازانی کە هەمانە لێرە بە سەردانیکەرانی پرۆژەکەی ناسێنی و ئەم پێشانگایش کاریگەریەکی بەرچاوی هەیە بۆ شاری سلێمانی بۆیە بە خۆشحاڵی و بەشداریمان کردو بەڵێ بێگومان ئێمە ئۆفەری تایبەتمان هەیە بۆ هەموو ئەم کۆمپانیانی کە لێرن و ئەوانیش کۆمپانیەکانی تریش بە هەمان شێوە بۆیە دەرفەتێکی باشە لێرە هەموو کۆمپانیەکان بەیەکەوە کۆبنەوە و بۆ ئیلاقات و یەکتر ناسین و سوودگەاندن بە یەکتر سوودێکی بەرچاوی هەیە.